ئێوارەی دوێنێکە لە قەزای دووس خورمات و بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی لە نێوان خێزانێک باوکی منداڵک باوکەکەیان هەڵدەسێت بە لێدانی چەند شەقۆیەک لە منداڵەکەیان پاشان بەهۆی هاواری منداڵەکە دراوسێکانی و هاوسەرەکەی دەگاتە سەر منداڵەکە و منداڵەکە گوازنە بۆ نەخۆشخانی دووس خورمات و بەڵام لەوێ چارەسەری سەرەتایی بۆکرێت و بەهۆی تێکچوونی بارودۆخی منداڵەکە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی کەرکووکی گشتی لە شاری کەرکووک. لێرە لە بەشی چاودێری چڕ ئەو منداڵە چارەسەرێکێت و سەرەتا بەڵاو کراوەکە ئەو منداڵە بەهۆی خراپی بارودۆخی بۆی خوێنبەربوون ئەو منداڵە گیانی لەدەستداوە. ئەمە شەرەمە ژوای کردکەوە بەرپرسانی تەندروستی لە دووس خورمات و بە چەند کەناڵێکی ڕابگەن کە منداڵەکە گیانی لەدەستداوە. بەڵام لێرە بە هەوڵی پزیشکەکان توانرا ئەو منداڵە چارەسەری بۆ بکرێت و بەرەو باشتر بڕوات. بەپێی قسەی دکتۆرە ئافاقەوە سەرپرشتیاری ئەو منداڵی کردووە 15 چەقۆ بەر ئەو منداڵە کەوتووە 6 چەقۆ تەنها بەس لە سەری دراوە ئەو کەندگە لەسەر سکی و لەسەر پشتی لەسەر شانی دراوە. بەشێک لە چەقۆکان قوڵ بە شوێنی چەقۆکان زیاتر چۆتە ناو جەستێ و ئەو ژوای کرد بێتە تووشی خوێنبەربوون پێ. ئەو زانیاران کە دەستی 1964 کەوتووە کە قس ئەمان کرد لەگەڵ چەند کەسانێک لێرە هۆکاری کێشەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوە باوکی ئەم منداڵە لە ماڵەوە سەرقاڵی ڕیشتاشین بۆ بە مەشینە لەو ساتەیە مەشینەکەدانە لەسەر زەویەکە دایانە ئەم منداڵە تەمەنی 2 ساڵە دەستکاری کردو یاری پێ کردووە. باوکەکە تووڕە بۆتە ناکۆکی نێوان خۆی و هاوسەرەکەی هاوسەرەکەی و منداڵە تەمەن 3 ساڵەکەی دیکەی دەرەکاتە دەرەوە. بەس شەقۆ ئەکەوێتە بەر ئەم منداڵە تەمەن 2 ساڵێکەوە لە لای ماوەتەوە هاوسەرەکە لە دەرەوە گوێبیستی دەنگی هاوار و ناڵی منداڵەکە لەگەڵ دراوسێکانیان دەگەنە سەر منداڵەکە دەبینە منداڵەکە خەڵتانی خوێن کراوە و لەلایەن هاوسەکانی و دراوسێکانیەوە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی دووس خورمات و